لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی چالاکی تەبلیغی بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە ناڵەشکێنەی بۆکان، خراپی دۆخی تەندروستی کەژاڵ ڕەحمانی لە زیندانی ناوەندی شاری سنە، دەست بەسەرکرانی هاوڵاتیەک لە مهرانی ئیلام، لە سێدارەدانی دەبەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە چەند شاری ئێران. درێژەی هەواڵەکان. بەڕێوەچوونی چالاکی تەبلیغی بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە ناڵەشکێنەی بۆکان. بەپێی هەواڵی گەیشت و لایەنگران و هەڵسوڕاوانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە ناڵەشکێنەی بۆکان بە بەڕێوەبردننی چالاکی تەبلیغی ڕێزیان لە سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە گرت. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون بە بڵاوکردنەوەی تراکت و وێنەی گیان بەخکردوانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران ڕێزیان لە خەباتی پڕ لە شانازی کۆمەڵە و ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە گرت و هەروەها پەیمانیان لەگەڵ گیان بەخکردوانی ڕێگەی ئازادی نوێ کردەوە. خراپی دۆخی تەندروستی کەژاڵ ڕەحمانی لە زیندانی ناوەندی شاری سنە. بەپێی راپۆرتی گەیشت و دۆخی تەندروستی کەژاڵ ڕەحمانی هاوڵاتی خەڵکی شاری کامیاران کە لە بەندی ژنانی زیندانی ناوەندی سنە لە ژووری تاکە کەسی ڕاگیراوە هاوکات لەگەڵ 15مین ڕۆژی مانگرتنی ناجێگیرە. کەژاڵ ڕەحمانی لە ڕێکەوتی 16 جۆزەردانی 1405 هەتاویەوە دژ بە دەست بەسەرکرانی نایاسایی خۆی و دوو ئەندامی دیکەی بنەماڵەکەی و هەروەها گوشارەکانی ناوەندە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرەملێ مانی لە خواردن گرتووە. ناوبراو بەهۆی درێژەدان بە مانگرتنەکەی بۆ ماوەی 15 ڕۆژ دۆخی تەندروستی ناجێگیرە و سەرەڕای پێشنیاری پزیشکانی زیندان بۆ وەرگرتنی چارەسەری خێرای پزیشکی جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانی کۆتایی بە مانگرتنەکەی ناهێنێ. ئەو ژنە چالاکوانە ڕێکەوتی 16 جۆزەردانی 1405 هەتاوی بە هێرشی تند و تیژانەی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و پاش چەند ڕۆژێک لێپرسینەوە لە گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان ڕەوانەی زیندانی ناوەندی شاری سنەکراوە. دەست بەسەرکرانی هاوڵاتیەک لە مهرانی ئیلام. لە ڕۆژانی ڕابردوودا مەهدی کەریمی هاوڵاتی خەڵکی مەلەکشاهی ئیلام پاش بڵاوبوونەوەی وێنەیەکی لە نەڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە لە شاری مهران دەست بەسەر کرا. بەپێی دوایین زانیاریەکان ناوبراو ڕۆژی پێنجشەممە 28 جۆزەردان لە شاری مهران بەو پەڕی تند و تیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. سەرچاوەکانی نزیک لە خێزانەکەی ئاماژەی بەوە کردووە کە مەهدی کەریمی پێشتر بەهۆی بەشداری لە ناڕەزایەتیەکانی ساڵی ڕابردوو بڵاوبوونەوەی وێنەیەکی لە بەردەم فەرمانداری مەلەکشاهی کەوتبووە ژێر چاودێری ناوەندە ئەمنیەکانی ڕژیم. شایانی باسا کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە وێنەی دانپێدانانی زۆرەملێ ئەو هاوڵاتیە لە کاتێکدا بڵاوکراوەتەوە کە هێشتا سەبارەت بە ڕەوەندی لێپرسینەوەی ناوبراو زانیاریەک ڕۆن لە بەردەستانیە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری کرماشان. بەپێی هەواڵی گەیشت و پاش تێپەڕبوونی زیاتر لە 170 ڕۆژ لە دەست بەسەرکرانی ئیحسان وێنە هاوڵاتی خەڵکی شاری کرماشان هێشتا چارەنووسی ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵی دیار نییە. ناوبراو ڕۆژی 14 بەفرانباری 1404 هەتاوی و هاوکات لەگەڵ دەستپێکردنی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسا کە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی پێبەشکراوە. گیان لە دەستانی دوو کرێکە لە جوانڕۆ دسپور.
لە ڕۆژانی ڕابردوودا و بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کاری کرێکاران 2 کرێکار لە شارەکانی جوانڕۆ و دسفول تووشی ڕووداوی کاربوون و گیانیان لەدەستاوە. بە پێی دوایین راپۆرتەکان یەکێک لەو کرێکارانە بە ناوی محەممەد بەهرامی تەمەن 40 ساڵ و خەڵکی جوانڕۆ کاتی کارکردن بە ئامیری هەڵگر لە بینایەکدا بەهۆی کەوتنە خوارەوەی لە بەرزاییەوە گیانی لەدەستاوە. لە هەمان کاتدا کرێکارێکی دیکەی بیناسازی لە ناوچەی نەوبەهاری شاری دسفول کاتی کارکردن بە هەمان شێوە بەهۆی کەوتنە خوارەوەی لە بەرزاییەوە گیانی لەدەستاوە. لە سێدارەدانی دەبەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دەبەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی تاوانە کۆمەڵایەتیەکان لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە زیندانی زاهدان 2 بەندکراو بە ناوەکانی نیعمەتوڵڵا براهویی و عیسا ڕەحمانی کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان دەست بەسەرکرابوون لە سێدارە دراون. هەروەها شیر محەممەد شاهۆزهیش لە هەمان زیندان حکومەکەی بەسەردا جێبەجێ کراوە. لە زیندانی زابل 2 بەندکراوی دیکە بە ناوەکانی حسەین یوسف زهی و همایون نورزهی کە یەکێکیان شارومەندی ئەفغانستانە لە سێدارە دراون. بە پێی راپۆرتەکان حکمی زیندانی هەتاهەتایی حسەین یوسف زهی بە شێوەیەکی ناڕوون بۆ لە سێدارەدان گۆڕدراوە. هەروەها لە زیندانی عادڵابادی شیراز 2 شارومەندی دیکەی ئەفغانستانی بە ناوەکانی میروەیس خەلیلزادی و ئیبراهیم ئەحمەد شاهی لە سێدارە دراون و هەروەها لە زیندانی شیروان فەریدون واراستە و نەسرۆڵڵا خودادادی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە سێدارە دراون. شایانی باسە کە عەلی ئەسغەر ئەمینی پور لە زیندانی بیرجەن بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان بەبێ ئاگاداری بنەماڵەکەی حکومەکەی جێبەجێ کراوە. کۆبوونەوەی خانشینکراوانی تامین اجتماعی لە چەندین شاری ئێران. ڕۆژی ڕابردوو خانشینکراوانی تامین اجتماعی لە چەندین شاری ئێران دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان کۆبوونەوە. بە پێی ئەو وێنانەیە کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون، کرێکارانی ناڕازی لە شارەکانی ڕەشت، شوش، تاران، ئەهواز و ئەراک بە کۆبوونەوە لە بەردەم دامەزراوە پەیوەندیدارەکانی ڕژیم بە وتنەوەی دروشم دژ بە بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بەرزکردنەوەی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی خانشینکراوان و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکانی ڕژیم لەسەر خانشینکراوانی ناڕازی بوو. کۆبوونەوەی ناڕەزایەتی کارمەندانی تەندروستی زانکۆی پزیشکی قەزوین. ڕۆژی شەممە 31 جۆزەردان ژمارەیەک لە کارمەندانی تەندروستی زانکۆی پزیشکی قەزوین لە بەردەم ئەو زانکۆیە دژ بە وەدی نەهاتنی داواکاریەکانیان کۆبوونەوە. کارمەندانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژەیان بەوە کردووە کە بەهۆی بایەخنەدانی کۆماری ئیسلامی بە دۆخی ئابووری ژیانی هاوڵاتیان لە دۆخێکی زۆر خراپدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی پێداویستیە سەرەکیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە درێژەی کۆبوونەوەکەدا ناڕازیان جەختیان لەسەر ئەوە کردووە کە گوشاری ناوەندە ئەمنیەکان و حراسەتی زانکۆ نەک تەنیا ڕێگری لە داخوازیە ڕەواکانیان ناگرێت، بەڵکو هەڵ دەدەن پەرە بە کۆبوونەوەکانیان بدەن. مانگرتنی شۆفێرانی شاغڵ لە کانگەی تەزەرە. ڕۆژی ڕابردوو ژمارەیەک لە شۆفێرانی شاغڵ لە کانگەی بەرکەمرەی تەزەرە دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان وازیان لە کارەکانیان هێنا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ شۆفێرانی ئەو کانگەیە بۆ ماوەی چەند مانگە لەلایەن بەرپرسانەوە حەقدەستیان وەرنەگرتووە و تەنانەت وەڵامی داخوازیەکانیان نەدراوەتەوە. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەرپرسان بە بیانووی نەبوونی داهات و هەروەها کەمبوونی دارایی حەقدەستەکانیان پێنادەن و پێویستە بڕی پارەی 150 تاکو 200 ملیۆن بە هەر یەک لە شۆفێران بدرێت. شایانی باسە کە کانگەکانی ئێران بەهۆی گەماروەکانی ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی تووشی قەیرانی نەبوونی مادی تەقینەوە بوون و ئەمەش بۆتە هۆی نەبوونی داهات و قەیرانێکی گەورەی ئابووری. بێکاری دەیان کرێکار لە بوشێهر و ماحشەر. بە پێی راپۆرتەکان لە درێژەی قەیرانی دارایی و کەمبوونی هەلیکار لە هێندێک ناوچەی ئێران
دەیان کرێکار لە پارێزگاکانی بوشێهر و ماحشەر تووشی بێکاری و ناڕوونی دۆخی کار بوون. بە پێی دوای زانیاریەکان نزیکەی 50 کرێکاری کۆمپانیای سدرای بوشێر پاش کۆتایی هاتنی ماوەی گرێبەستەکانیان و بەبێ وەدی هاتنی داواکاریەکانیان لەلایەن خاوەنکارەوە لەسەر کار دەرکراون. ئەمە لە کاتێکدایە کە هێندێک لەو کرێکارانە زیاتر لە 20 ساڵ ئەزموونی کار و نزیک بوونەوە لە خانەنشین بوونیان هەیە. لە هەمان کاتدا نزیکەی 40 کرێکاری دەرکرا و کۆمپانیایەک لە کانگەی بەرکەمرەی ماحشەر لە ماوەی 3 مانگی ڕابردوودا هێشتا چاوەڕوانی گەڕانەوە بۆ سەرکارەکانیانن. پێکهاتنی زیاتر لە 700 دۆسیە قەزایی دژ بە هاوڵاتیانی ناڕازی لە ساری. سەرۆکی دەستگای قەزایی شاری ساری ڕایگەیاندووە کە زیاتر لە 700 دۆسیە قەزایی دژ بە هاوڵاتیان لە پەیوەندی لەگەڵ ناڕەزایەتیە سەراسەریەکانی ساڵی ڕابردوو پێک هاتووە. بەپێی راپۆرتی گەیشتوو زیاتر لە 450 دۆسیەی سازکراو دژ بە هاوڵاتیان ڕەوانەی دادگای انقلابی ڕژیم کراون کە لەوانە 139 دۆسیە سەبارەت بەو هاوڵاتیانن کە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیمیان بەسەردا سەپێنراوە. هەروەها ئاماژە بەوە کراوە کە ژمارەیەک لەو هاوڵاتیانە نیشتەجێ وڵاتانی دەرەون و تۆمەتی چالاکی میدیایی دژ بە کۆماری ئیسلامی بەسەریاندا سەپێنراوە و داراییەکانیان زەوت دەکرێت. زەوتکرانی داراییەکانی چەندین هاوڵاتی لە پارێزگای زەنجان. سەرۆکی دادگای پارێزگای زەنجان ڕایگەیاندووە کە دژ بە چەندین هاوڵاتی لەو پارێزگایە دۆسیەی ئەمنی پێک هاتووە و بڕیاری زەوتکرانی داراییەکانیان دەرکراوە. بە پێی هەواڵی گەیشتوو 65 دۆسیە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژبەر پێک هاتووە و بە وتەی بەرپرسانی قەزایی بڕیارەکانیان لە زووترین کاتدا جێبەجێ دەکرێن. بە پێی راپۆرتەکان هەروەها بۆ 92 هاوڵاتی دیکەش بە تۆمەتی هاوکاری لەگەڵ دژمن دۆسیە قەزایی پێک هاتووە و بڕیاری زەوتکردنی داراییەکانیان دەرکراوە کە لە نێوانیاندا بڕیاری کۆتایی بۆ 14 کەس دەرچووە و داراییەکانیان بە زوویی زەوت دەکرێت. هشداری توندی سەرۆکۆماری ئەمریکا سەبارەت بە گەروی هۆرمز. ڕۆژی ڕابردوو دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا لە وەڵامی بە وتەکانی مەسعود پزیشکیان سەبارەت بە گەروی هۆرمز هشداریکی توندی ئاراستەی کۆماری ئیسلامی کرد. بە پێی دوایین هەواڵەکان ترامپ لە وەڵامی وتەکانی سەرۆکۆماری ڕژیم کە جەختی لەسەر داخستنی گەروی هۆرمز کردبوو ڕایگەیاندووە کە پێویستە لە هەڵوێستەکانی پاشەکشە بکات و هەڕەشەی کردووە کە ئەگەر درێژە بەم ڕێبازە بدات هێرشەکانی ئەمریکا بۆ سەر پێگەکانی کۆماری ئیسلامی دەست پێ دەکاتەوە. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژی ڕابردوو دانوستانە ڕاستەوخۆکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەمریکا لە سوئیس دەستی پێکردووە و بە هۆکارێکی نادیار نوێنەرانی ڕژیم پاش ماوەیە گوتوێژ دانوستانەکانیان بەجێهێشتووە. شایانی باسە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە کۆتایی هاتنی دانوستانەکان ڕاگەیەندراوێک بڵاو نەکراوەتەوە و بە تەنیا ئاماژە بەوە کراوە کە بە شێوەیەکی کاتی ڕاگیراوە. دەست بەسەرداکردنی تونێلیکی 200 متری حیزبوڵڵا لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە. ئەرتەشی ئیسرائیل ڕایگەیاندووە کە هێزەکانی لە گوندی مەجدەل زۆن لە باشووری لوبنان تونێلێکی استراتیژی سەر بە حیزبوڵڵایان دۆزیوەتەوە. ئەو تونێلە زیاتر لە 200 متر درێژی و زیاتر لە 25 متر قوڵایی هەیە و لە ژێر زەویدا 12 ژووری جیاوازی تێدا بووە کە لەگەڵ شوێنی نیشتەجێبوون، کۆگای مادی تەقەمەنی، موشکی دژ بە تانک و فڕۆکەی بێفڕۆکەوانن. بە پێی راپۆرتەکان ئەرتەشی ئیسرائیل ئاماژێ بەوە کردووە کە لە ئەنجامی ئەو ئۆپراسیۆنەدا زیاتر لە 20 ئەندامی حیزبوڵڵا کوژراون کە لەوانەدا زیاتر لە 10 کەسیان لە یەکەی ڕەدوان بوون. دوا هەواڵمان سەبارەتە بە جەخ لە سەرمانەوەی هێزی سەربازی ئیسرائیل لە لوبنان لەلایەن سەرۆکوەزیرانی ئیسرائیلەوە. ڕۆژی ڕابردوو بنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل جارێکی تر جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە هێزەکانیان تا ئەو کاتەی پێویست بێت لە باشووری لوبنان دەمێنێتەوە. نەتانیاهو ڕایگەیاندووە کە ئیسرائیل تاکو پاراستنی ئاسایشی هاوڵاتیانی ئیسرائیل
دڵنیا بکرێت لە ناوچەی سنووری ئەمنی لە باشووری لوبنان دەمێنێتەوە و ئاماژەی بەوە کردووە کە ئەو بڕیارە ناگۆڕدرێت و پاشەکشەیان لێ ناکەن. بەپێی راپۆرتەکان نەتانیاهو هەروەها هەڵوێستێکی توندی سەبارەت بە بەرنامەی ئەتۆمی ئێران نیشاندا و دووبارە جەختی کردەوە کە ڕێگە نادات ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.